ئەو جۆرە سوارڕەوانەی دەستەواژی سوارڕەوە بەکارێنین چونکە جۆرا و جۆرن سوارڕەوەکان لە ئۆتۆمبیلەوە تایدایە تاوەکو بار هەڵگر ئەمانە بە گشتی لە ساڵی 2013ەوە دەستیان بەسەرا گیرەوە تا ساڵی 2022 ئەو 91 سوارڕەوی بێسەرەتان واتە هیچ ئەولیاتێکیان نییە کاتێککە هاتوچۆ ئۆتۆمبیلێک دەست بەسەرا دەگرێ بێ سەرەتا بێ بە پێی یاسا یەک دەستی بەسەرا دەگیرێ دوو چاوەڕێیەکە خاوەنەکەی بێت خاوەنددارەتی خۆی بسەلمێنێ ئەگەر نەی سەلمێنێت دەمێنێتەوە لە بەڕێبەراتی هاتوچۆ زەمنێک دوایی بە پێی زیادکردنێک وەک ئاسن دەفرۆشێت چکە ئەو سوارڕەوە قابلی تۆمارکردن نییە وەک ئاماژەم پێکرد کۆی گشتی ئەو سوارڕەوانە 91 سوارڕەوە بە قەباری جیاواز و بە ژۆر و مۆدیلی جیاواز بێ سەرەتان و لە 2013 تا 2020 ببوورە ماو نەتەوانێ لەو زەمەنەدا چەند جار ئاگاداریمان بڵاو کردوەوە کێ خۆی بە خاوەنی دەزانێ و خاوەنددارێتەکەی دەسەلمێنێ با سەردانی بەش یاسای بەڕێبەراتی هاتوچۆ بکە دواترمانەوەی لەو ساڵەدا ئەو زەمەنە زۆرە پانتایەکی زۆری گەراژی دەست بەسەراگرتنی گرتووە و پێویستە ئیتر ئەمانە لا ببرێن بۆیە دوایمین ئاگاداری ئەوە بووە کە لە پێی جوماڵپەڕەکان بڵاومان کردوێتەوە لە ڕۆژنامە ڕسمیەکان بڵاومان کردوێتەوەنێ کام سوارڕەوانە ئەگەر خاوەنی هەیەەوە خۆی بە خاوەنی دەسان بی بە پێی یاسا بیسەلمێنێ دەنا بە پێی لیژنەیەکی تایبەتمەند کە پێک هاتۆ لە 5 کەس ئەو 5 کەسە نوێنەری وەزارەتی ناوخۆ بەڕێبەراتی گشتی هاتوچۆ هەرێم بەڕێبەراتی هاتوچۆی پارێزگای سێمانی تێدایە لە بەرواری 15 بە زیادکردنی ئاشکرا دەفرۆشێت.